سڵاوی خۆتان لێبێ و سەلام عەلەیکوم بەخێر بێنەوە هاوڕێیان من میر عومەرێ مەمە زنجیرەیەکی تری پرۆگرامی سبەی گەیمینە کە هەفتانە پێشکەشتان دەکرێت پێشەوەی دەست پێ بکەین ئەم بڕگەیە لایکوێن لە هاوڕێکانتان شێریکەن و ڕای خۆشتان دەربارەی هەواڵەکان لە کۆمنتە بنووسن ئێستا زۆر درێژی پێ نادەین دەست پێ دەکەین. ئایا ئەزانن ئامێرێکی نوێی ئێکسبۆکس لە کاتی دروستکردنایە بەڵام کۆنسۆڵ نییە و بە تیڤی ئیشکا بەڵکو ئاو شێوەی ستێمدێک ئامێرێکی هەڵگیراوە. طبعاً وەکو دەبینن دەم چەند ساڵی ڕابردوو چەندەها ئامێر بڵاو کراوانێک کە بە شێوەی هەڵگیراوە لەگە خۆت ئەتوانی بیبیت و یاریشی لەسەرکەی و نوێترین ئامێری پلەیستێشنیش پلەیستێشن پۆرتال بوو. بەڵام پلەیستێشن پۆرتال وەکو سیستەمێکە ئەتوانی یاریەکەی لەسەر گوێزیتەوانێ و یاری لەسەرکەی. بەڵام بە پێی ڕۆژنامەنووس جێز کۆردان کە لە پۆدکاستێک لە یوتیوب پخشکرا بە ناوی ئێکسبۆکس 2 ئاماژەی بۆ دا کە ئێستا حالێن مایکرۆسۆفت کار لە ئامێرێکی نوێ دەکات ئامێرێکی هەڵگیراوە بەڵام سیستمی هەوری نیە یاریەکەی لەسەر پەخشکرێ بەڵکو ئامێرەکە خۆی توانای ئیشپێکردنی یاریەکانی هەیە. ستێمدێکمان دینی سەرکەوتوو بوو یاریەکانی پلەیستێشن و ئێکسبۆکس و یاریەکانی تری کۆمپیوتەریشی لەسەر یاری پێگرێت و هیچ کێشەیەکی نییە. ئەم ئامێرەش بە هەمان شێوەی ئەم ئامێرێکی ئێستا باسمان کرد ئامێرونەکەی ئێکسبۆکس ئەتوانێت یاریەکان لەسەری کار بکات. بەڵام بە پێی جێز کۆردان دەڵێت نە ئەم ساڵ نە ساڵی داهاتووش ئەم ئامێرە نزیک نییە بڵاوکرێتەوانێ بەڵام ماوەیەکە لەسەر چەند نمونەیەکی جیاواز مایکرۆسۆفت کار دەکات. ئێکسبۆکسێک بڵاو بێتەوانێ کە بۆ هەر شوێنێک بتوێت لەگەڵ خۆتە بیخەیتە گیرفانت یان جانتایەک بیبیت و یاری پێ بکەیت. ڕای ئێوە دەربارەی ئەم هەواڵە چییە و ئایا گەر ئەم ئامێرە بێت یەکێکی لەو کەسانی کە بیکڕیت؟ کۆری بارلۆک دەرهێنەری یاری گادۆڤار لە ئێستادا کار لەسەر یاریەکی تر دەکات و بە پێی دەنگۆکان دەڵێن یاریەکە سایفایە واتە خەیاڵی زانستیە. ئەم زانیاریانەمان چۆن پێگەیشتووە؟ تەبعاً ماوەیەک لەمەوە پێش 19 ساڵ تێپەڕی بەسەر دروستکردنی کۆمپانیای سانتا مۆنیکا کە بەرپرسە لە سەرەتاوە لەسەر دروستکردنی یاری گادۆڤار و کۆری بارلۆک هاتە تۆڕی میدیایی ئێکس و تویتەری ڕابردوو پۆستێکی کرد دەڵێت کە من دڵخۆشم ئێستا هەموو شتەکان و کارەکان بە شێوەیەکی زۆر باش و ئاهەنگە گێڕێ لەگەڵ تیمەکەیە دوای تێپەڕبوونی 19 ساڵ. ئەمەشمانە ئەوەیە ئێستا پرۆژە تازەکەی و بە شوێکی باشە ڕاتە پێشەوانێ لەگەڵ کارمەندەکانە دڵخۆشە و هەنگاوێکی باشیان ناوە. یاریەکە خەیاڵی زانستی دەبێت. طبعاً خۆتان نەزانن بەش 1 و بەشی 2 بەشی 3 کە لەسەر پلەیستێشن 2 بڵاو کراوانێ کۆری بارلۆک دەرهێنەری بوو لە سەرەتاکانەوانێ لە سەرکەوتنی ئەم یاریە بەشدار بوو. هەیە ئەبێ یاریەکی تر ئێستا دروست بکات لە ڕووی دەرهێنانەوانێ چۆن بێت کە پێشتر لە یاریەکانی ڕابردووی بە تایبەتی گادۆڤاریش سەرکەوتوو بوو. خۆم بەڕاستی چاوەڕوانەکەم زانم کۆری بارلۆک بەتەمای چییە و ئایا ڕای تۆ دەربارەی ئەم هەواڵە چییە و پێت وایە یاریێکی خەیاڵی زانستی کۆری بارلۆک تایدا سەرکەوتوو بێت؟ ئەگەری هەیە یاری GTA 6 بۆ 2 ساڵی تر و بە تایبەتیش ساڵی 2026 دواکەوێ. ئەم راپۆرتەمان لەلایەن ماڵپەڕی کۆتاکۆ پێگەیشتووە دەڵێ بەڵێ یاریەکە ساڵی 2025 بڵاوە کرێتوانێ بەڵام ئەگەرێکی شەیە ئەگەر کارەکان بە شوێکی باش نەڕۆشتن دوای خەم بۆ 2 ساڵی تر و بە تایبەتیش ساڵی 2026. بەڵام لە وەڵامی ئەم راپۆرتەدا مایکسترۆ لە ئینسایدەر گەیمینەوانێ بە هەموو شێوەیەک ئەم هەواڵە ڕەت دەکاتەوانێ و دەڵێن نەخێر لە کاتی خۆیان GTA 6 بڵاو دەکرێتەوانێت لە چەند سەرچاوەیەکی جیاوازەوانێ هەواڵم پێگەیشتووە. تەمانە ماوەی ڕابردوو هەواڵ زۆر لەسەر یاری GTA 6 بڵاو کرایەوانەیە کە ئایا لە ساڵی 2025 کەی بڵاوکرێتەوە چارەکی یەکەم یان کۆتایی نەخشەکەی بە چ شێوازێک دەبێت لە هەمان کاتیشدا ئەو کەسایەتیانەیان ئەو کارکتەرانی کە لە ناو یاریەکەیە با بڵێن کاریان کردووە ئیتر بە شێوازی دەنگی بێت یان بە شێوازی ڕۆڵ بینین چێن. ئایا تۆ یەکی لەو کەسانی کە چاوەڕوان یاری GTA 6 و پێت خۆش نابێت ئەگەر 2 ساڵ دواکەوێت و بەڕای تۆ ساڵی 2025 کەی بڵاو دەکرێتەوە؟ گەیمەرانێکی زۆر لە ئێستادا خۆشم بە تایبەتی چاوەڕوانی بەشێکی نوێی یاری ریزیدنت ئیڤڵن یان نوێترین بەشی یاریەکە چه هەواڵێک دەربارەی ئێستا باس کراوە. لە سەرچاوەی دۆست گۆڵم کە لە تۆڕی میدیایی ئێکس پۆستێکیان کردووە دەڵێن ئەم جارە یاریەکە جیهانی کراوە دەبێت ئۆپن وۆرڵد وە تکنۆلۆژیای بەکارهێنرا و لە جیهانی کراوەکە هاوشێوەی یاری مۆنستەر هەنتەر و یاری دراگۆن دۆگمای 2 دەبێت کە ئەم ماوەیە بڵاو کرایەوانێت. طبعاً هەر سێ یاریەکە هی هەمان کۆمپانیایە هی کاپکۆمە و بێگومانیش تکنۆلۆژیەکانی یاریەکان لە یاریەکانی تر تا بەکاردێنن ئەگەر زانیان لە یاری پێشتر سەرکەوتوو بووە. بەڵام بەڕاستی ئەمە یاری ریزیدنت ئیڤڵمان نەبینیوە کە یارێکی جیهانی کراوە بێ و بەویستی خۆونە و ماپەکەیە بڕۆی جارێ نازان یاریەکە چۆن دەبێت چونکە زۆر جیاوازە لە یاری مۆنستەر هەنتەر یا خۆ یاری دراگۆن دۆگما و دەڵێن ماوەیەکی زۆرە لەم یاریەدا کار دەکەن واتە چەند ساڵانێکە لە هەمان کاتیشدا ئەم ساڵ
یەکەم هەواڵ یان یەکەم تیزەر یان یەکەم ترایلەر دەربارەی یاری ریزیدنت ئیڤڵی نوێ ئەزانین. تەمام خۆمیشکم لەو کەسانی بەڕاستی چاوەڕێکەکەم دوای بەشەکانی ڕابردووم کرد و بەڕای تۆش ئەگەر یاریەکە جیهانی کراوە بێت و هاوشێوی ئەم دوو یاری پێشتر بێت کە باسمان کرد چۆن دەرەچێت. لەکوێن هەوادارانی مارڤێڵ بەشێکی نوێ بڵاو دەکرێتەوەوانێت تایبەت بەم جیهانە. یاریەکە بە ناوی مارڤێڵ 1943 ڕایز ئۆف هەیدرا کە باس لە جەنگی جیهانی دووەم دەکات. چیرۆکی یاریەکە لە شاری پاریزە پایتەختی فەڕەنسا کە 4 کارکتەری جیاواز تایدا ڕۆڵ دەبینێت کە دوانیان سوپەر هیرۆن، دوانیان پاڵەوانە لەوانە بلاک پانتەر و کاپتن ئەمریکا. چیرۆکی یاریەکە باس لەوە دەکات کە ڕێکخراوێکی شەڕانگێز دروست دەبێت بە ناوی هەیدرا، یاریەکەش بە ناوی هەمان ڕێکخراوە ڕایز ئۆف هەیدرا واتە سەرهەڵدانی هەیدرا کە دەبێت هێزی هاوپەیمانە ئەمریکان لەگەڵ پاڵەوانەکان سوپەر هیرۆکان دژی ئەم ڕێکخراوە بۆستنەوانێ. بەپێی هەواڵەکان دەڵێت ئەم 4 کارکتەری کە دەردەکەوێت کە دوانیان سوپەر هیرۆیە کووتمان هەر چوارە نەتوانی بە شوێکی جیاواز یاریان پێ بکەیت و یاریەکە ساڵی 2025 بڵاو دەکرێتوانێت. تەبعاً وەکو ترەیلەرەکەی بینین گرافیکێکی زۆر جوان هەیە لە ڕووی دروستکردنی گرافیک، کارکتەرەکان، شێوازی ڕوخساریان، قسەکردنیان، چونکە بە ئەنریل ئەنجینی 5 دروست کراوە. ئایا تۆ وەکو بینەرێکی مارڤێڵتر چ فیلم بێت چ یاریەکان بێت ڕات دەربارەی ئەم ترەیلەرە چییە و ئایا چاوەڕوانی ئەم یاریە دەکەیت؟ و گوخۆم ترەیلەرەکەم زۆر بەدڵ بوو و دیارە چیرۆکێکی چێژبەخشی هەیە بە پێمەی بینیمان و گرافیکی یاریەکەش زۆر بەرزە. بەڵام خاڵێکی زۆر گرنگە بۆ ئەبێت تیش بخینە سەرم یاریە، چونکە بەرپرسی یاریەکە کێ ئێمی هێنینگە کە نووسەری یاری ئەنچارتدا. خۆشتان دەزانن یاری ئەنچارتێکی لە سەرکەوتوترین زنجیرە یاریەکان. ئێستا چیرۆکەکەی یان بەرپرسی ئەم یاریەکە سێبێت لەسەر یاریی سەرکەوتو کاری کرد بێت ئەبێت بەڕاستی چاوەڕوانی بکەین. ڕای تۆ دەربارەی ئەم هەواڵە چی؟ یاری Call of Duty Warzone Mobile بڵاو کراوانێ هەر لە سەرەتاکەیەوانێ سەرکەوتنێکی زۆری بەدەستێنا و تەنها لە ماوەی 4 ڕۆژدا توانی 1.4 ملیۆن دلار کۆبکاتوانێت. لە کاتێکدا یاریەکە خۆی خۆڕاییە بۆ سیستمی ئەندروید و iOS ئەتوانی داونلۆدی بکەیت، بەڵام ئەو شتانی ناو یاریەکەن ئەوایتمای ناو یاریەکەن تۆ ئەتوانی بیکریتوان. طبعاً یاریەکە بۆ یەکەم جار لە کۆتایی ساڵی 2022 نیشانیرا لە ئەنێک ناوچە بەردەست بوو. هەر لە سەرەتاکانیا 2.2 ملیۆن دلاری کۆ کردوانێ و زۆرتر ئەو وڵاتانی کە با بڵێن پارەیان خەرج کردووە لە ناو یاریەکەیان با بڵێن ئایتمیان کڕیوە. یەکەم ئەمریکایەت، ئەنجا چیلی، ئەنجا ئەڵمانیا، ئەنجا ئوسترالیا. طبعاً ئەم هەواڵەمان لە 2 سەرچاوی جیاواز پێگەیشت کە کاریان شیکردنی داراییە بۆ یاریەکانی موبایل، ئەوانیش ئەپ ماجیک و پۆکێت گەیمەرە. بەڵام ئەگەر ئێستا ئێمە یاری Call of Duty Warzone Mobile بەراوردکەین بە Call of Duty Mobile کە ساڵی 2019 بڵاو کراوە، دەبینین سەرکەوتنەکانی ئەو لە ڕووی دارایی لە ڕووی قازان جوانێ زیاتر بوو کە ئەو تەنها لە ماوەی هەفتەیەک 7 ملیۆن و 700,000 دلار داهاتی بوو. بەڵام لە هەمان کاتیشدا ئەبێ ئەو بخەینە پێش چاومان کە Call of Duty Warzone Mobile زۆر سەرکەوتوو بوو، تەنها پێشەوەی بڵاو بێتەوانێ 50 ملیۆن کەس پێشوەخت داوای یاریەکەی کرده بوو. لەو باوەڕیان لە ماوەیەکی زۆر نزیکە یاریەکە بچێتە سەر و 100 ملیۆن یوزەر و قازان جیارەکە زۆر زیاتریش بێت، چونکە بە شوێکی عام ئێستا خەڵک یاریەکەی بەدڵە. تۆ کیلۆ کەسانی کە یاریەکە داوڵ کردووە سە مۆبایلەکە و یاری پێکرد و ڕات دەربارەی یاریەکە چۆنە. و هاتینە کۆتایی سبەی گەیمینێم هەفتەیە باوە بەدڵتان بوو بێت چێژ و سوودیشتان لێوینی بێت لە یاد نەکەن لایکی بکەن، لای هاوڕێکانتان شێری بکەن و ڕایخۆشان دەربارەی هەواڵەکان لە کۆمنتا بنووسن. من میر عومەر بووم لە سبەی گەیمینەوانێ. سەڵام عەلەیکوم.